پاڵەوانێکی لە جوانی لەم تەوەرەی پرۆگرامە لامان میوانە ڕێژەن فوئاد وەکو پاڵەوان وەکو یاریزانی لە جوانی و لە هەمان کاتە کە چەندین ساڵە وەکو ڕاهێنەر لە بواری لە جوانیان کارەکات باز لە ئەزمموی یاری وەرزشی خۆی ئەکات و دواتر باز لەو قۆناغاناکە کە لە ماوەی یاری لە جوانیە تێپەڕاندووە کە چەندین قۆناغی تێپەڕاندوو وە کۆتا قۆناغی کۆتا وێزگەی بەشداریکردن بووە لە پاڵەوانەتی NPC کە سەرکەوتنێکی زۆر باشی بەدەستهێنا و مەدالیەکانی لامانە دواتر ئەوەشە بینین. کاکڕێژان سڵاو دەبێم کاتەوە باش زۆر پیرۆزبایی لەکەین و اینجا بەخێر پیرۆزبایی لەکەین بە زیاتر خۆت بناسین لەکەیەوە وەکو یاریزان و لەکەیەوە وەکو ڕاهێنەر و باسی پاڵەوانەتەکانیش بکەین. من وەکو ئەزمموی یاریکردن و با بڵین ئەزمموی ڕاهێنەرایەتیش با بڵێن بەڵام مەگەر وەکو ئەزمموی یاریکردنم دەست پێ بکەین من لە ساڵی 2006 بۆ حوتەوەکو یاریکردن بەردەوام بن و لە ساڵی 2016 یەکەمین پاڵەوانێتیم کرد کە پاڵەوانەتی سلێمانی بوو لێەوە یەکەمین پاڵەوانێتیم دەستی پێ کرد لە دوای 10 ساڵ یاریکردن یەکەمین پاڵەوانێتیم کرد لە ساڵی 2016 دواتر هەر ساڵی 2016 پاڵەوانەتی کوردستانم کرد دواتر حەڤەت چوومە عێراق 18 پاڵەوانەتی ئاسیام کرد لە وڵاتی هندستان دواتر لە ساڵی 2019 عێراقم کردەوانێ و لە ساڵی 2021 بەتوڵەی ئاسیام کردەوە لە وڵاتی لوبنان و کۆتا جاریش پاڵەوانەتی NPC بوو کە پاڵەوانەتێکی جیهانیە NPC کوالیفایر لە وڵاتی فینلاند بوو کە خۆشبەختانە هەمووی ئەنجامێکی باش و دەستکەوتێکی باشم هێناوەتەوە هیچ پاڵەوانێتێکم بەبێ ئەنجام سواز بخوا نەگەڕاومەتەوانێ و ئاخیر پاڵەوانتیش کە زۆر دڵخۆشی کردم ئەوە بوو کە من دەرگاکەم بۆ کرایەوە بەڕاستی کە بگەم بەو خەونی کە چەندین ساڵە ئاوات من ئەو هەموو ناڕەحەتی و ماندوو بوونم چەشتووە بۆی دوجار بگیتە مستەر ئۆلۆمپیا بەڕاستی میش خەونی منیش ئەوەیە و وەکو ئەزممونیش ئەو چەندین ساڵە ئەزممونێکی باش بووە بۆی کە من بتوانم تاوە بەردەوام بم لە بوارەکەی خۆ دەستە خۆش بە بەهیوای بەردەوامی زیاترێت کاکڕێژەن پێمان بڵێ پاڵەوانێتی NPC چییە بۆ چیەڵی دەرگام بۆ کراوەتەوە لەوەی کە بەشداری ئەم پاڵەوانێتیم کردو خۆی پێشتر قانونەکان جیاواز بوو با بڵین ئەگەر باسی 15 ساڵەمە پێشکەم هەبووە یەکەمی وڵاتی خۆت بوویتە دوجار یەکەم تا شەشەمی ئاسیا بوویتایە دوجار پاڵەوانتی وابات بکردە اینجا دەرگاکانت بۆ کرایەوانێ بەڵام کە بۆی هەمومان بۆ خۆناغانەیە ڕۆشتین و پاڵەوانتی ئاسیاژێکێکە لە پاڵەوانتیە هەرە بە قۆتەکان کە بەڕاستی ینی بەرکەوتەی زۆر وڵات 52 وڵات کەشی بینین ئەمە بەشداریکردنی تۆیە لە پاڵەوانتێکەیە NPC بەڵێ ئەوە پێشمان بڵێ لە کێشی چەند دابەز من لە 80 کیلۆیا دابەزی بەڵێ دووفی ئەبەشداریم کرد کلاسیک فیزیک و بۆدی بڵدینگ بەڵێ و وەکو بەردەوامبوونیشم ئەوە کلاسیک فیزیکە ئەو باش تایبەتمەندی ئەو یاریزانی کە پێویستە ئەو پاڵەوانی کە پێویستە لەم پاڵەوانەتیە بەشدار بێت تایبەتمەندیەکی پێویستە تیا بێت تاوازی چی ئەم پاڵەوانەتیە لەگەڵ پاڵەوانەتیەکانی ترە وەکو لەش جوانی باسەکەی لەش جوانی وەکو ڕشتە با بڵێن یا وەکو یاریەکانی تر مەبەستت جیاوازیەکەی یان هەر لە یارەکەی خۆمانە ڕشتەکان لە یارەکەی خۆتانە پێویستە ئامادەکاریانە چی بێت تۆ بۆ ئەم بەشداریکردن لەم پاڵەوانەتیەکەی و جیاوازی پاڵەوانەتیەکە بەگشتی پاڵەوانەتی NPC چییە لەگەڵ تەواوی ئەو پاڵەوانەتیان ترا کە بەشدار بووی پاڵەوانەتی NPCش ئێستش چەند بەشێکی هەیە پاڵەوانەتی NPC کوالیفایر کە تەواو تەشخیص کراوە بەرەو ئەو قۆناغانی کە ئەدگەێنێ بەرەو مستەر ئۆلۆمپیا دواتر لە دوای NPCش پێش هەموو شتێ ئەبێ NPC ریجنال کوالیفایرکەی دواتر NPC پرۆ کوالیفایرکەی لە دوای پرۆ ئەدگەێنێتە IFBB پرۆلیگ لە دوای FBB پرۆلیگە و ئەتوانی بگیتە مستەر ئۆلۆمپیا من قۆناغە سەختەکەم بڕی ناوم چۆ ئیتیحادی NPCەوە ئەمەش تاوە من ئەتوانم ئیتر وەکو دەرگاکردنەوەیەک بۆ پاڵەوانەتی تر من دوو قۆناغی ترم ماوە ئەتوانم بگەم بە ئارنۆڵد کلاسیک و مستەر ئۆلۆمپیا هیوادارین بۆ ئاستەش بگەی کاکڕێژەن لە کاتێکا کە پاڵەوانێتیەکە بێت تۆ بەنیازە بیت بەشداری ئەو پاڵەوانێتیە بکەی شێوازی خۆ ئامادەکردنت چۆن و بە تایبەتتریش بۆ ئەم NPC چۆن خۆت ئامادەکرد چەندێک بەر لەوە سەرقاڵی ئامادەکاری خۆی کە پاڵەوانەتی بەدەستبێنێ پاڵەوانەتی تا پاڵەوانەتی ئەگۆڕێ چکە حتا بڕۆی ئەڕۆی بەرەو سەختتر هەتا بڕۆی ئەڕۆی بەرەو
قورستر بەڕ ڕکابەتی بەڕ یاری زانەکان ئیتر وردە ئەکەونە مستەوایەکی جیهانی و کە ئیتر ڕکابەتی بێ لەگەڵ ئەوانە بکەیت NPC لە هەموو ئەوانتر سەختتر بووە کە سەختترە لەبەر ئەوەی وردە قورستر ئەبێ دوای ئەوەش لە پاڵەوانێتی NPC بەڕاستی لە مەرحەلەکانی داهاتووتا یعنی بەڕاستی وەکو خۆ ئامادەکردن بێ بە شێوازێک لە شت ئامادەکەیت و بە شێوازێک لە شت تۆکمە بێ کە مستەوای ئەوە هەبێ بتانی منافەسە بکەیت کە توانێت خۆ ئامادەکردنیشی جیاوازە لە ڕووی خواردن دروستکردن لە ڕووی ئۆف سیزن و ئۆن سیزنت قورستر ئەبێ با بڵین ئەگەر بۆ بتوڵەیەکی مەسەلەن عێراق بە 3 مانگ خۆت ئامادەکردن پێویستی لەوانەیە بە 5 مانگ 6 مانگ زیاتر بێ بەڕاستی ئەمیش لەش بۆ لەش ئەگۆڕێ بەڕاستێکی من 4 مانگ پێچوو بۆ پاڵانتی خۆ ئامادەکردن بەڵام ڕاهێنەر زۆر تەنشیفەکەی من 1 مانگیان لە ئۆف سیزن نابوو ما باقی کەوتمە ئۆن سیزنوانێ بەڵام کاتەکەم کەم بوو بەڵام لەشیش بۆ لە شش گۆڕێ ئۆف سیزن ئەوەیە کە ئیتر تۆ لە خۆ ئامادەکردنای بۆ دروستکردنی ماسوولکەیە کە بنیاتی بنی بەڵام ئۆن سیزن لە وشک بوونەوەی ئیتر ئەبێ لە ئامادەکاریابی بۆ خۆ حەز بۆ عڕزکردن بالضبط ئەو مەرحەلەکان دەست پێکە لە ئۆف سیزنە هەموو خواردنێ بۆ نییە مەسەلەن چیت میڵکەی بۆ نییە ژەمی فری وەربگری بۆ نییە مەسەلەن ئەو ڕێژە خواردنانە کەمە بێتەوانە لە ڕووی کاربێدراتەوە لە ڕووی پرۆتینەوە لە ڕووی هەموو شتێکەوە ئیتر وای لێ لە هەفتەکانی ئەخیرە خوێ کەمە بێتەوانێ ئەو کەمە بێتەوە ئەمە ناحی ئۆن سیزن ئەگات ئەوەی هەر ئاو نەخۆی لە کۆنا ئەتوانم بڵێم بەڵێ بەڵام ئێستا هەمووی خانون گۆڕاوە شتەکان گۆڕاوە هەم بۆ سیحەتی یاریزانەکان زەربەیەکی زۆری لیا لە ڕووی سیحەتیەوە لە ڕووی گورچیلەوە لە ڕووی هەموو شتێکەوانێ جگە لەوەش کە لەشێکی تۆکم و جوانی پێ نابەخشێ لە کاتی سەرستەیجا ئەم قانونانە گۆڕاون بەڵام زۆرترین ئەتوانە مەگەر بڵێم ئاو نەخۆی لەوانەیە 18 بۆ 20 ساعات بێ ئێستایە کە خۆم ئەوەنە ئاوم نەخۆ ئاویتیان وەکو خواردن چ خواردنێک پێویستە خواردن کۆتایی مانگەکەیە 3 بۆ 4 شتی سەرەکیت هەیە ئەوانەی کە زۆر سەرەکین ماسیە گۆشتە مریشکە بێ ئەمانە بخۆی ماسی یەکێکە لە شتە هەرە سەرەکیەکە زۆر سەرەکیە بۆ ئەم یاری ئەمە شتێکن لەوانەی کە هەچی پاڵەوانی جیهانیشە تەطبیقێکە یا ئەڵێ بۆ شتێکی تازەتر ناڵێ یا بۆ شتێکی تر ئەمانە ئەساسین ئەگەشتی تازەتریش هەبێ ئەم شتانە هەر ئەبێ هەبێ چکە ڕێژەی پرۆتینیان بەرزە ڕێژەی ئەویان بەرز کە تۆ لەشێکی تۆکمت بۆ دروستکە بەڕاستی بنیات نەری لەشە ئەم شتانە ئەبێت هەبێت دوجار ئیترەکەوێتە سەر مەراحیلەکانی تر و ئەگەر من بێت و باسی هەموو خواردنەکان کەم بە 2-3 بەرنامێش تاڵ ڕەنگە زۆر کار لە کاتی ئەو ئامادەکاریە بۆ پاڵەوانێتەکان حەزە بۆ جۆرێک لە خواردن بێت کە لەو کاتەشا قەدەغە بێبی خۆی لەوەیە ئەبێت تەحمولیشکەی بەڵام تەحمولێکی غایە دەرەجە و زۆر ناخۆش یعنی واد لەکە بێتاقەت دەکە ناڕەحەت دەگا بەڵام خۆشترین شت ئەوەیە کە تۆ سەیری ڤیددیۆیەکەی یان بە شتێکە خۆت مەشغوڵکەی ئەو شتانت بیرچێتەوە مەسەلەن سەیری شتێک بکە کە نەتیجەیەکت پێ ببەخش سەیری شتێک کە بڵێ من ئەچمە سەر ستەیج واد لێ بکات لە ئامانجەکە بکەیت بالضبط ئامانجەکەت پێشی من هەموو کاتێک سەیری پاڵەوانەکان مەکرد کە لەسەر ستەیجن عەرزەکەن کە بیرم لەوا کردەوە من نە هەدەفەکەم زەڕوترێکە تاوەکو خواردنێکی خۆشکۆ خۆم بەڵام خۆشت نەگری بەڕاستی نەتیجە نایەنی تو وەکوا بە هیچت نەکرد ناگی بەمەی کە ئێستا تۆ پێی بەڵێ بەدڵنیایی خۆش هەمیشە سەرکەوتوی چه هاوکاری کاگڕێژەنە بۆی بگات بە تەواوی ئەم پاڵەوانەتیانە و لە تەواوی ئەم پاڵەوانەتیانە بەشدار بێت و خۆ باسیەکەی NPC دەرگایکی بۆ کردیتەوە تا بگەیت بە قۆناغەکانی تر بەڵێ بەدڵنیاییەوانێ بەڵام وەکو با بڵین هاوکاریکردن و پشتگیری سەرەکیم جەنابی جێگری سەرۆکی حکومەت بەڕێز قوبات تاڵەبانی بوو لە هەموو پاڵەوانێتێکە وتوتی من دەستگیرتم و پاڵپشتە دەبم بۆ هەموو پاڵەوانێتیەکان بەڕاستی هاوکاری سەرەکی من بووە لە هەموو پاڵەوانێتیەکانە بەڕاستی تۆ ئەگەر یەکێکیش ئاوا پشتت بێ دایم ئەتوانی بیر لۆ بکەیت و کە نەتیجەی باشتر بێت باشتر بەدەستبێنی و ئەتوانم بڵێم کاکیمدادیش بەڕاستی زۆر ماندوو بوو لەگەڵم وە خێزانیشم زۆر مانوچکە بەڕاستی لە دوای ئەوانە لە ماڵۆکی ئەژی لەگەڵت چێتە حەمولی ئەو وەزع ناخۆشە ئەکە ینی بەڕاستی ئەم هەموو خواردنە لە ڕۆژێکا دروستکە 7 جار بۆ 8 جار و 2-3 جار بڕۆ بۆ تەمرین و یعنی بەڕاستیە بێ هەر خەریکی ئەو شتانە بی
ئێویژە بێت تحمل خوارد شتێکە نەبێ و کاتە تۆش ناتوانانی بەدڵنیایی بەڵێ بەدڵنیاییەوە یعنی ئەو پاڵپشتیانە نەبێ بەڕاستی خۆت چنێ بە قۆت بی چنێ لەشت جوان بێ ناتوانانی بەردەوام ئەم هاوکاریانە بەڕاستی بۆ من بوونەتە پاڵپشتێکی زۆر بەقۆت بووە من بۆیە ئەتوانم بڵێم وەکو تاکە کوردێک ئەتوانم ئەنجامی مستەر ئۆڵۆمپیا بەدەست بێنم و نزیکی شەیشاڵە زۆر باشە دەستە خۆش بێ بە هیوای ئەوەی کە پلەی باشتر بەدەستبێن اینجا باسێکی ئەم مەدالیانەمان بۆ بکە کاگڕێژەم زانین ئەمە هینی ئەم پاڵەوانێتی NPC بۆ کەوەرە بڵێ ئەوە بۆچی دوو مەدالیە هەردووشی کۆتا پاڵەوانێتیمە بەڵام لە دوو ڕشتەیە من بەشداریم کرد بۆیە دوو مەدالیە یەکیشیان کلاسیک فیزیکە یەکیشیان بۆدی بڵدینگە لە هەردووچ توانیم پلەی یەکەم بەدەست بێنم بەڵام هەردوو جارەکەش چوومە من ئۆڤەرۆڵەوانێ کە چوومە ئۆڤەرۆڵەوانێ من لەگەڵ 90 کیلۆ 100 کیلۆ 100 کیلۆیان من ڕکابەرایەتی مەکرد نازانم ئەگەر ڕسمەکان هەبێت یان نا چکە لە ئۆڤەرۆڵە لەگەڵ یەکەمە تۆ ڕکابەراک ئیتر دوای ئەوە ئەبی بە یەکەمی یەکەمەکان چکە یەکەمی 80 کیلۆ یەکەمی 90 کیلۆ یەکەمی 100 کیلۆ یەکەمی 100 کیلۆ یعنی با بڵین لە وەزنی مەفتوحە هەمووی کۆکرێنەوە یەکەمەکان لەگەڵ یەکەمەکان هاتووە بێت دیسانەوە ڕکابەرایەتی کەیتۆ بۆی یەکەمی یەکەمەکان چێ بەڵام من عەلەمی کوردستانم هەڵ کرد لەو بینەیە تۆزێک کێشەم بۆ دروست بە بۆنی ئاڵاک بەڵێ بەدڵنیاییەوە بۆ کێشە بۆ دنیا قسەشم ڕقیان لێتە بڵێ تو نەڵێ یاریزان ڕقی لێتە ینی من لە دوای ستیج کە دوو یەکەمیم هێنا حەکەم ناتوانێت مەخدورت کە لە وڵاتی لە شەکە وازەحە شتێکی تریشە کردووە جگەلەوەی ئاڵای کوردستان هەڵکردووە بە گۆرانی کوردیشەوە نمایشەکە کرد بەڵێ بەدڵنیاییەوە نازانمەگەر لە ڤیدۆکان بە گۆرانی کوردیەوە چۆن بۆ ئەمەت هەڵبژار بە گۆرانی کوردیەوە نمایشەکەت بکەیت هەر یاریزانە و خۆی ئەتوانێت هەڵبژار بەڵێ بەدڵنیاییەوە حەج یاریزانێک کە ئەڕواتە پاڵانێتێکەوە داواکاری هەیە تۆ چه میوزیکێکت دەوێت بۆ عەرزکردنی فەردی با بڵێن بۆ ئەوەی کە تۆ بتەوێت چی هەڵبژێری چی و حەز لێ ئاڵاکەت بەکارهێنا هەردمایشیم بەکارهێنا کە بۆ ئەوە زانیان کە کوردێکیان با بڵین کەسێکی غێرە وڵاتی خۆیان کە یەکەمی هێناوە پێیان ناخۆشە لە سەرێکەوانێ ئەیوب بۆ دوو یەکەمی دراوەتێ و قسەی زۆر ناشێنیش کرا بەڕاستی بەس من سواز بخۆیانم بۆ سەربەرزم بەوەی کە نەتیجەکەم بۆ کوردستان هێناوە تۆ جێگەی شانازی کاکە ڕێژان سەرڕای ئەو هەمووش ناخۆشی کە بەسەرت هاتووە هێشتا توانیتە پلەی باشیش بەدەستبێنی دەستە خۆش بەمان دوو نەبی چ پلانێک تێ لە داهاتوە توێ بەشداری چ پاڵەوانێتێکی تر بکەی ئەتەوێت چ پلەیەکی تر بەدەستبێنی تاکە ئامانجی من پێشتریش ئاماژەم پێە گەیشتن و خەونە بە مستەر ئۆڵۆمپیا بەس زۆرە مابووی کە بگەیت من نەخێر من چونکە من چەند ساڵە هەوڵ ئەم بۆ گەشتن بەوە ینی هەر یاریزانێک ئەگەر بیەوێ پێش بکەوێ هەدەفێکی هەیە ئایا تو ئەتوێت تا چوە بڕۆی من بۆ ئەوە هاتووم و بەردەوام بم هەتا بگەمە ئەو مستەوایە کە من نەگمە مستەوای واز هێنم بەڕاستی بۆیە هەر بەردەوامم و لە ڕێگەی ئەمەشەوە دوو مەرحەلە و قۆناغم ماوە با بڵین لە دوای دوو قۆناغ من ئەگەم بە ئارنۆڵد کلاسیک و مستەر ئۆڵۆمپیا کاتەکەش نزیکە و نزیکترین پاڵەوانێتیشم مانگی 11 23 ئەویان پرۆ کوالیفایر لە وڵاتی دانیمارک ئەنجامەدرێت ئەبێت پلەی یەکەم بەدەستبێنی اینجا یەکەم تا سێم پرۆکار دووەرەگرێت چکە نۆ پرۆکارتی تێ هەیە بەڵام لە لەشی خۆم ڕابین و ڕاهێنەریش لە لەشمەوە ڕابینەوە گفتیەوەشی پیاوم کە هەر ئەم ساڵی شەڵا پرۆکارت بێن و لە دوای پرۆکارتەکەشی تر تەواو دەستە خۆش بێت کاگڕژن بوتە ڕاهێنەریش بەڵێنی ئەوی پیاوم ڕاهێنەریش خۆت ڕاهێنەری بەڵە بەدڵنیاییەوە ڕاهێنەریش ڕاهێنەریەوە بەدڵنیاییەوە تۆش خۆش ڕاهێنەرێکت هەیە هەچ کەسێک بێت لە بەرزترین قۆناغا بێ پێویستی بە ڕاهێنەر هەیە یەکێک لە ئارنۆڵد شوارزنەگەر خۆی ڕاهێنەری هەبووە کە ئیتر پاڵەوانیتیەک بە ناوی ئەوەیە ئارنۆڵد کلاسیک خۆی ئاماژە بووە ئەڵێ پێویستە یاریزان هەچ کەسێک بێت لە مستەوای بەرزترین ئاسیشە بێ پێویستی بە ڕاهێنەرێکی چکە ئێستا بۆ نمونە ئەگەر یاریزانێک زۆر پێشکەوتوش بێ گەیشت بێتە ئاستێکی جیهانیش زۆربەی شتەکان ئەزانێت زۆربەی قانونەکان ئەزانێت زۆربەی ئەو شتانە ئەزانێت کە مەسەلەن بچی بۆ لەشی باشە زۆربەی هەم ئەو شتانە ئەزان بەڵام مهمترین شت لەوەیە کە تۆ ئەو شتانی کەیزانی ئەڵی نە من خێراشتێکی ترەگۆڕن بۆ لەشی من نە ئەو خۆ لەوانێ ئەو لەو باشتر بێ بەس ڕاهێنەر ناکە بووی سابت کردی ئەڵی نە تاوە من بەگوێیەکەم بەس لەوانەیە خۆت بڵێ بەخوا ئەم لەو باشتر بۆ پێشتر ئەوم کردووە نە لە بتوڵەکەی تر ئەو شتێک ترم بەکارهێنا با من ئەو شتە خێرا بەکاربێنمەوە سیرەکەی کرد لەشت ناگۆڕێ
خۆی لەوانەیە کێشت بۆ دروستەکە بەڵام ڕاهێنەر کە شتێکی پێوتی وابەستەی ئەوە دەکە کە تۆ پەیوەست بی بە و نظامەوە کە بۆی داناوی بەڕاستی ئەوە کاریگەرنەوەی شتە بە هیچ شێوەیەک منەوە بێزار مەکە کە واز بێنم باشە کاگڕێژەم بۆچی زۆر کەسەیە مانگێک دوو مانگ بەردەوامە بێت لە وەرزشکردن ئەچێتە هۆڵەکانی لە جوانی کەسێکی سەرەتایی ئەمە بەیان کەسێک کە خۆی بۆ خۆی وەرزشەکە مەبەستی سەرەتاییە کۆکم پاڵنەر نییە یان خودی خۆی حەز بە وەرزشکردن ئەو دووشتە پاڵنەرەکە پاڵنەرێک کە ئیتر لەلایەن عایلەکەتەوە بێ یان هەچ کەسێک برادەرێک یان شتێک بێ دووهەمینیان حەزی خۆت لە پێش پاڵنەرەوەی ئێستا من خۆم بە تاقی تەنیا بچمە هۆڵێکی وەرزشکردنەوە ئەگەر کەسی شیتیانە بێ چەند جار وام لێ هاتوو من جاریوە هەبووە نەورۆز و جژنی ڕەمەزان و جژنی قوربانیشم بەسەراتیە پەڕی و هەموویم لە قاعە بەسەر بردو خەڵک لە سەیران و لە خۆشی لەوانە بوو من حەزەکەم ئیرادەیە حەزیشە کە تۆ حەزەکەت بۆی هەبوو باوەڕکە هیچ ئەوانی کە ناکە من ناڵم تۆ وەرە ئەو شتە بکە بەڵام هیچ نەبێ لە ڕۆژێکە سێ چارەك سەعات توانیت ئەوە بێگومان هەموو کەسێک بەڵام هۆڵی زۆر باشەکەش هەڵمان هەیە 24 ساعت بەڵێ بەدڵنیاییەوانەیە بەڵام حەزەکە کە بۆی ئەڵێم هەر ئەوەنە تۆزێ لەشی خۆت پێشخە کە بگەیتە ئەوەی کەیتر سەیری لەشی خۆتەکەی لەشێکی جوانەتەیە دوایی دانابڕی ئەوە دڵنیاتەکەم لەوە حەزەکەی چکۆم یاریە زۆر تەموحە یعنی هەر ئەوەنە تۆزێ لەشت دەرکە و طموح زیاترت گرێ هیوا هەیە مەسەڵەن لە یە تازێتە هۆڵەشی وەرزشکردنەوەڵێ تۆ بەس ئەم وەرگەم بڕۆ هیچی کەم بەس دوای ئەوە دێسی پێکرد تۆ کە دەسەرەتا دەسی پێکرد خۆت دانابوو بۆ ئێستا یان من ئەگەر باسی ژیانی وەرزشیم بکەم من لە تەمەنی 9 ساڵی بۆ 10 ساڵیەوە لە نادی سیروان و سلێمانی و پێشمەرگە یاریم کردو بە ئەساسی وەکو یاری تۆپی پێ بە زۆر بە کورتی بۆت باسکەم لە دوای ئەوە حەزی با بڵین ئاسنەکە زاڵ بوو بەسەر ماویش بەبەوەی دووسێ کارە و کاتەوا باو بوو ئەیانود نابێت تۆ یاری ئاسن لەگەڵەوە بکەی لەشت قورسە بێ وا ئەبێ وا بێ منیش حەزمە کرد وەکو کریستیان ڕۆناڵدۆ لەشێکی جوانم بل ناو ساحەیە بەڵام تۆ لیانیشم خوار لەسەر ئەوە تین تۆ بە ئەساس یاریەکە یانە چی بڕ یاری سنکە وتم پێی پێشەکەم چکە یاری ئاسن باوکی هەموو یاریەکانە ئەیتر لەوە بەڕاستی حەزی ئاسنەکە زاڵ بوو بەسەرما و من وەکو خوێندنیشم هەر کۆلێژی پەروەردەی وەرزشم تاوا کرد ینی هەموو ژیانمە لە ناو وەرزشکردن نابووە بۆیە سەرکەوتوبی کۆتا خاڵی هەیە چ شتێک بگەی بە کۆتا خاڵ بڵێ ئیتر تەواو ئەمە کۆتا خاڵە لە یاری ئاسن و یاری لە جوانیە لە یاری لە جوانیا وەکو پاڵاوانەتی ئەتوانم بڵێم مستەر ئۆلۆمپیا ئاخر مەراحلە ئیتر لەوە زیاتری نییە بەڵام ناتوانی بڵێ کۆتا خاڵە ڕاستە پاڵانتی داهاتووتر نییە لە دوای مستەر ئۆلۆمپیا چکە مستەر ئۆلۆمپیاش یعنی پاڵاوانێتی وما بگەی بە من دوو قۆناغی ترە گەمە ئارمە کلاسیک و مستەر ئۆلۆمپیا ئیتر ئەو دوانە تەواو قیممێ لە ڕێگەی بەس ئەمە شۆگەی بە ئەوە بەڵام ناڵێم یعنی هەر ئەبێ بەردەوام هەر ئەبێ بەردەوام بەشداری چەند پاڵاوانێتی و کردەوە کاگڕێژن وڵی لەوانەیە بڵێم لە ژمارە دە بۆ 12 و بەڵام دوانیش ڕەفزی ویزەم بۆ هات ساڵێکیان ئەوە هەمووی بە پلەی زۆر باشیشەوە بەڵێ بەدڵنی هیچی بێ ئەنجام نەگەڕامەوە سوپاس بخۆ هەمووی نەتیجەم هەبوو بەڵام ئەوەی کە بێتاقەتی کردم جارێکیان ڕەفزی ویزەم بۆ 6 مانگی استعداد بووم سیارم بۆ فرۆشت زۆر ناڕەحەتی کردم ئیتر ئەوە زۆر بێتاقەتی کردم بەڕاستی چکە ناڕەحەت بووم تۆ خۆ قسە عەزاب و ناڕەحەتێکی زۆری شەوانێ دواتریش بڵێن وەڵا ڕەفزە ئەوە خۆشە ڕاستە بەس گرنگەوەی تۆ سار نەبوویتەوە هەر نابەدڵنیاییەوانێ ئاسانە دەستە خۆش بێت کاکەڕێژان بگەی بۆ ئامانجی کە خۆت ئەتەوە ڕۆژێک بێت بەشداری مستەر ئۆلۆمپیاتە ئەوەی کەوتە بەشداری بکەیت و بیتەوە بۆ ستۆدیۆ ڕۆژێکی نوێ لێرەوە بە ئێمە و بە بینەرەکانیش بڵێ دووبارە سواز بۆ تۆ سپاس بۆ تۆ